بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مسیلات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش هاتمەوە خزمەتان. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنامەکەم یەکێک لە گۆڵپارێزە دیارەکانی کوردستان لە یاری تۆپی فوتساڵە میوانمە کە ئەویش خاتوشا جوان جەبارە گۆڵپارێزی پێشووی چەندان یانە بووە و لەوە لە خولەکانی کوردستان و عێراق و لە دەروی عێراقیش گۆڵپارێزی کردووە لە تیمی تۆپی فوتساڵ. ئێمە پێمان خۆش بوو میواندارێکین و باسێک لە ژیانی وەرشی ئەم خانمە گۆڵپارێزە بکەین. خاتوشا جوان سڵاوت لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. سڵاو لە تۆش کاکسیدات، سوپاس دەکەم، منی شەروا خۆشحاڵم. خاتوشا جوان ئەگەر پێش ئەوی بچمە لای تۆپی فوتساڵە کە پێم خۆشە سەرەتای دەستپێکردنت بە وەرزش و یاریکردن لە یاری گۆڕەپان و مەیدانە کە دەست پێکرد دوادراتی نێودنیای فوتساڵ پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بین. بەڵێ سەرەتای دەست پێکردنی من ئەگەڕێتەوە یعنی بۆ مناڵیم ئەو کاتە لە کازیوەی سەرا بووم، بەبوورە کازیوەی سەرشەقام بووم. ئەو کاتە لەوێ مامۆستا ئاراس محەممەد ئەو لەوێ مامۆستا بووم. لەوێ هەفتەی دوو جار تقریبان یعنی یاریمانەکە یاری تۆپی پێمانە کرد. لە دوێ ئەوە وتیان اختیبارێکەیە لە ساحی چوارباخ. ئیتر مەجموعەیەکی زۆر بووین ئەو کاتە چوونە مەلعبی چوارباخ. لە هەموو یاریەکانە من یەکەم بووم. دواتر دکتۆر عاسی خوعافی کە هات بۆ لام وتی مستەوات زۆر باشە، پێم خۆشە کە بەردەوام بوویت. ئیتر لەو کاتەوە بڕیارم یە کە بچمە ساحە مەیدانەوە. سەردای دەستپێکردنم لە یانەی ئەفرۆدێت بوو. من 2 ساڵ لەو یانەیە بووم لە ژێر دەستی دکتۆر عاسی ڕۆحی شاد بێ ئیشەڵا 2 ساڵ لە ژێر دەستی ئەوە تەمرینم کرد. لە دوێ ئەوە پەیوەندیم کرد بە یانەی پێشمەرگەی سلێمانیەوە کە هەمیشە شانازی بەو یانەوە ئەەکەم، چونکە توانیمە کە خۆمی تا دروستکەم لەوێ. بەڕاستی یعنی یانەیەکە کە ئەتوانم بڵێم بەڕاستی خزمەتی یاریزانەکە لە هەموو ڕوویەکەوە. لەوێش 7 ساڵ لە ژێر دەستی دکتۆر ئەحمەد بەهادین لەوێ تەمرینم کردووە. هەموو کات شانازی بە دکتۆر ئەحمەد بەهادینەکەم. لە دوێ ئەوەشەوە سوپاس بەخوای گەورە، یعنی من لە ساحە مەیدانیشە هەر یاریزانی هەڵبژاردە عێراق بووم. چەندین ئەنجامی باشمە دەستێناوە، زۆر کات بەتوڵی دەریشۆم هەبووە، بەڵام بەهۆی ئەوەی کە کەوتۆتە کاتی ئیمتیحانەکانی کۆتایی نەمتوانیوە کە بڕۆم. ئەگەر باسێکی ئەو دەستکەوتانە بکەین کەوا لە یاری گۆڕەپان و مەیدانە بەدەستێناوە بۆ نمونە لە چ ساڵێکە بۆ نمونە ئەو نازناوانەی بەدەستێناوە پلەی چەنە بۆ و لەسەر چ ئاستێک بۆ ئەگەر باسێکی بەڵێ کاکسیدات ساحە مەیدانە بۆ فوتساڵ نیە، ینی ساحە مەیدان بەبێ فیئاتە یاریەکان. یعنی من هاوتەمەنی خۆم یاریەکەم، یعنی من لە یەکەم ساڵی ساحە مەیدانمەوە کە 2011 بوو دەستم پێ کرد هەتا 2009 یعنی هەموو کاتێ من یەکەم بووم لە یاریەکانی خۆمە کە یەک پاز و 4 ماوە نایبم کردو، ینی زۆر کات ڕقەمی زۆر باشیشم. مەبەستم ئەوەی لەو پاڵەوانەکانی کە بەژاری کرد لەسەر ئاستی کوردستان بووە، لەسەر ئاستی عێراق بووە. بەڵێ زیاتر ئێمە پاڵەوانێتیەکانمان لەسەر ئاستی عێراق بوو. یعنی سوپاس بەخوای گەورە هەموو کاتێ من پلە یەکەمم هێناوە لە هەم لە یەک بازە هەم لە 4 ماوە نەعا. چۆن بوو بڕیارتدا بێتە ناو واز لە گۆڕەپان و مەیدان بینیت و بێتە ناو یاری تۆپی فوتساڵەوە و کەی دەست پێ کرد و کێ هاوکارت بوو؟ ڕاستی ئەوەی کە بە خەیاڵیش بیرم لێ نەکرد بێتەوە ئەوە بوو کە واز لە ساحە مەیدان بێنم، چونکە ساحە مەیدان یعنی خولەیەکی هەمیشەی من بوو. بەڵام دوێ ئەوە یعنی من پێشتر لەگەڵ مامۆستا عەباسە ئەچووم بۆ تەمرین، یعنی ساڵی 1 جار 2 جار ئەچووم بۆ تەمرینەکانیان. مامۆستا عەباس هەموو کاتێ هانی ئەیەم ئەیوشا جوان تۆ بۆ گۆڵپارێزی زۆر باشی، یعنی دڵنیام ئەگەر بیت ئەم بوارەشەوە تێ زۆر سەرکەوتووە بی. مامۆستا عەباس ئەتوانم بڵێم یعنی ئەو پاڵپشتی یەکەمم بووە هەموو کاتێ هانەیە. ئاخیر جار چوون بۆ تەمرینەکەیان مامۆستا عەباس وتی شا جوان تەسکەرەکەت لەگەڵ ڕسمێکا بێنە بتوڵەمان هەیە. منیش نەمزانی یعنی بتوڵەکە بە شێوازێکی ڕسمیە وام ئەزانی هەر 1-2 ڕۆژە و تەواو ئەبێت. دوێ ئەوە یعنی کە بتوڵەکە کرایەوە 2019 بوو بۆ ینی سیروانی نوێ یاریمان کرد. یاری یەکەممان کرد یعنی مستەوام زۆر باش بوو. لە دوێ ئەوەش یعنی چکە بەڕاستی یعنی بتوڵەی 2019 زۆر قورس بوو. 4 بۆ 5 یانە منافەسەیە کرد. یعنی من لە هەموو یاریەکانە یعنی مستەوای باشتر و باشتر پێشکەشە کرد کە ئەچوومە فەیسبوک یعنی هەمووی نەشری لەسەرە کردم. ئەو هەموو کۆمنتە جوانم بۆ ئەهات، زۆر مەسیجی دەستخۆشیم بۆ هات. ئەمانە زۆر هاوکارم بوون یعنی کە من یعنی ببم بە گۆڵپارێز. مامۆستا عەباسیش لە دوێ ئەوە هەر وتی پێم خۆشی تر یعنی بە یەکجاری بیتە لای خۆم
ئیتر بەردەوام بێ ئیشەڵڵا ئیتر لەو کاتەوە کاتێ سەیری خۆم کرد یانی تاوا گۆڵپارێز بووم. مامۆستا عەباس لەگەڵ تۆ چۆنێک ناسی بۆن لە ڕێی خوێندنەوە بوو یاخود هاوڕێتە بوو بۆن لای مامۆستا عەباس یاری ئەکرد چۆندی پەیوەندیکردن بە لای مامۆستا عەباسەوە؟ پێم وا بێ من کۆنتترین یاریزانی مامۆستا عەباسم. من زۆر دەوێت کە مامۆستا عەباس ئەناسم. پێم وا بێ لە 2010ەوە ئەیناسم ئەو کاتە بەهۆی یاری مەکتەبەکانەوە بوو مامۆستا عەباسم ئەناسی. ینی ئەو کاتە زۆر پاڵپشتیە کردم مامۆستا عەباس. ئیتر یانی لە دوێ ئەوە ینی هەم ناسینی خێزانەکەشم ینی ئێستا هەم هەمووشی ئایلەیشمان هەیە. ئەتوانم بڵێم ینی مامۆستا عەباس یەکێکە لەو کەسانێک کە زۆر نزیکە لێمەوە نەک لە ڕووی وەرزشەوە لە ڕووی ژیانی دەریشەوە. ئەو کاتە لە گۆڕەپان و مەیدان لە ئاسی خوێندنگاکانە یاریتە کردووە کە مامۆستا عەباس لەوێ یەکترتان ناسی؟ بەڵێ. باشە لەم چەند ساڵەی دوایە بۆ چەندینیانە بەشداریت کردووە لەژێر دەستی چەندین ڕاهێنەرە لە ناوخۆی کوردستانە ڕاهێنەری تۆیان کرد. کامیان بۆ نمونە زۆرترین ئەزمونت زۆرترین سوودت لێوەرکرد لەسەر ئاستی گۆپارێزی لەسەر ئاستی یانەکانی کوردستان با پێش بچینە لای عێراق و دەرەوە؟ من هەروکو ئاماژەم پێ کرد کاکسیدات ینی من 2009 بۆ کاتمە فوتساڵەوە ینی من هەر ئەو کاتە هاتمە لای مامۆستا عەباس. مامۆستا عەباس ینی هەم خۆی تەمرین بە یاریزانەکان کرد و هەم تەمرینیشی بە من ئەکرد. ینی ئەوە نەبێ ینی کە بڵێ مدەڕیبێک ینی تەخەسوس تەمرینی بە من کردووە. ینی مامۆستا عەباس هەر لەژێر دەستی ئەوە پەروەردە بووم. یعنی بەس ئەمە لێرە شەو زۆر سپاسی مامۆستا تاریق ئەحمەد بکەم کە ئەویش زۆر پاڵپشت و هاوکارم بووە. زۆر کات کە پێویستیم پێ بۆ تەمرینی پێکردم بە ئێستاشەوە هەموو کاتێ پاڵپشتی مەکات. یعنی هەم سوودێکی زۆرم لە مامۆستا تاریق وەرگرتووە هەم مامۆستا عەباس. باشە با من پرسیارە بکەم تۆ لە خولەکانی عێراق و لە دەرەوەی عێراقیش لە خولی سعودی و هەروە بۆ وڵاتی عێراقیش بەشداریت کردووە. با پێش بچین لای هەڵبژاردی عێراق خولی سعودی و خولی عێراقیمان لەگەڵ خولی کوردستانە جیاوازیان چییە؟ یعنی هەندێک جارە بینی بوونە خۆت باس کرد 2009 لە خولی کوردستان فوتساڵێکی چند ڕکابەرێکی بەهێزە بوو لە بنیانەکانە بۆ بوون و پاڵەوان بوون. جیاوازی خولی سعودی و خولی عێراقی لەگەڵ خولی کوردستانە چییە؟ یاخود ئەزمموی پیشەگەری کاتێکەوە تاقیت کردەوە یەکەم جار چه ئەستێکەکەتە بوو؟ بەڵێ من پار ساڵ ینی وەکو یەکەمین گۆڵپارێزی کورد لە سعودیاوە پەیوەندیان پێوە کردم کە من گرێبەستم کرد لەگەڵیانە کە ئەمە شانازێکی گەورەیە بۆ مێژووی من. ڕاستی ینی تۆبی پێی کچان لەگەڵی ئێرەیە زۆر فەرقی هەیە لە ڕووی هەموو شتێکەوە چونکە لەوێ زۆر دامی یانەکان ئەکرێت زۆر دامی کچان ئەکرێت. یعنی هەم لە ڕووی بەڕێوەبردننی یاریەکان هەم لە ڕووی تەمرینەوە هەم لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانیان هەم لە ڕووی یانی دابینکردنی معاشەوە لە ڕووی هەموو شتێکەوە فەرقیان هەیە لەگەڵ ئێرەیان لێرە وان نییە بۆ جۆرە نییە. بەڵام لەوێ چەند گرنگی ئێمە بە تۆبی پێی کوڕان ئەو نەش گرنگی ئێمە بە تۆبی پێی کچانیش. لەسەر ئاستی ڕکابەریەکان بەهێزی ڕکابەری و یاریەکان بە حکمی ئەوەی یعنی لەوێ یانەکانی کچان تازەیە. یعنی هەتا ئێستا توانم بڵێم ڕکابەرێکی وای نییە. بەڵام ئەوەی کە زیاتر تیپەکانی سعودیا بەقوەتەکات محتەریفەکان زیاتر یانەکان بەقوەتەکان. بەڵام دڵنیام لە ساڵانی داهاتووە ڕکابەری ئەکەن لەسەر ئاستی جیهان. محتەریفەکان تەنها لە وەکتۆ ئاگداربی تەنها لە کیشوەری ئاسیا یاخود وڵاتە عەرەبیەکان و یاریزانە بۆچی یاخود یاریزانی ئەوروپیش هەیە یاخود هەم لە کیشوەری ئەوروپیشەوە یاریزانیان لە کیشوەری ئەوروپاش یاریزانە. بەڵێ. پلانی داهاتوو چییە؟ ئایا هیچ گیرێبەست و شتێکت لە ناوخۆی عێراق یا لە کوردستان یان لە دەروی عێراقەوە بۆ هاتووە بەنیازی چی بکەی بۆ داهاتووی خۆت؟ ڕاستی پلانم زۆرە بەڵام یعنی نامەوێت جارێ باسی کەم ئینشەڵا لە داهاتووە خۆتان ئەیبینن. یعنی من هەمیشە خەونم ئەوەیە کە باشتر و باشتر بەدەست بێنم و دڵنیاشم بەدەستێنم چونکە من بەڕاستی وەرزش ئەەکەم دڵنیاشم ینی هەر کەسێک بە پاکی ئیشەکەی خۆی بکە ئەگا بوو ئامانجێک کە بەبەستێتی بۆیە ئینشەڵا هەمیشە ئەمەیە باشتر و باشترین بەدەست بێنم. یعنی لە دەرەوە گرێبەستی زۆرت بواتەوە بە زارە ناتێ باسی. بەڵێ بەسەوێت. باش ئێمەش زۆر لێ ناکەین کێشەنی لە بواری وەرزشە بە شێوەیەکی عام هەم لە گۆڕەپان و مەیدان و هەم لە فوتساڵەکەش خۆت بە قەرزاری کێ ئەزانیت؟ ڕاستی کاکسیدات من خۆم بە قەرزاربەری تەنها خۆی گەورە و خودی خۆم ئەزانم چونکە ینی ئەمە لێرش ئاماژە بە شتێک بم چونکە ینی من تووشی ئیسابەیەکی قورس بووم کە ئیسابەی ئەژنۆم بوو
یعنی لەگەڵ ڕێزم ئەگەر لەم وڵاتەیە توش ئیسابەیەک بێ هیچ کەسێ خۆی ناکە بە ساحێبێت یعنی هەموو ئەرکەکان لەسەر شانی خۆم و خێزانەکان بوو یعنی ئەو کاتە توانم بڵم کاتێکی زۆر قورسم تێپەڕان بۆیە ئێستا شەڵم تەنها قەرزاری خی گەورە و خودی خۆمم و لەگەڵ خێزانەکەم چکەوان هەمیشە لەگەڵ مابوون. باسی خێزانەکەت کرد لە سەرەتای دەستپێکردنی وەرزش وە هاتنیا و ناوی وەرزشەوە هیچ ڕێگیریەک هیچ ناخۆشیەکیان ئایپیان ناخۆش نەبوو کە تۆ یتنە ئەم بوارەوە تاوی کرد لە وڵاتی ئێمە لەوانەیە لە کوردستانە لەوانەیە بەو شێوەیە ئافرەت حڕێتێکی ئەوتۆی نەبێت یاخود حڕێتێکی زۆری نەبێت وەکو شوێنەکان ناڕەحەتەکەمی هەتاوەکو بۆ نە تۆ دیتە بوارەکە و خێزانەکەت قبوڵی ئەم وەزعاکەن خێزانی تۆ تا چەند پاڵپشت و هاوکار بوون لەم بوارەیە؟ ڕاستی خێزانەکەم ئەتوان بڵم یان دەورێکی گەورەیان بینی چونکە ئەگەر ئەوان نەبوومە من قەت ناگەیشتمەم ئاستا هەر لە بیدایەتەوە خێزانەکەم زۆریان پێخۆش و بە تایبەت باوکم یعنی ئەو ئەتوانم بڵم یەکەم پاڵپشتم بۆ کە من بێمەناو دنیای وەرزش یعنی هەتا ئێستاش لە هەموو ڕێکەوە ئەوان پاڵپشتی مەکەن بۆی کە من هەمیشە ینی ئاست و ئەنجامی باشتر بەدەست بهێنم. ئەو کاتێکەوە بانگێشتی هەڵبژاردی عێراق کرایەوە گرێبەسیش لە سعودیەوە بۆ هات بەڵێ ئەمە چ ڕنگدانەوەی گەو لای خێزانەکەت هیچ ناڕەزایەتێکیان نەبوو کە بۆ تۆ ئەچیتە دەرەوەی عێراق دەرەوەی کوردستانەوە بەتەنها ئەچیت؟ بەڕاستی کاکسیدات هەڵبژاردنم بۆ هەڵبژاردەی عێراق یعنی قورس بوو چونکە ینی ئەوە نەبێت کە یعنی دەستێرکردنی ڤیددیوەکەەوە یاریزانەکان هەڵبژێرن بەو جۆرە نەبوو ئەم جارە زۆر جیاواز بوو چونکە یەکەم جار ئێمە چوینە بەغداد لەوێ اختیبارێکمان کرد دواتر چوینە وڵاتی ئێران لەوێ 12 ڕۆژ لەوێ بووین بەڵام لەگەڵ چواریانەی بەقوەتە یاریمان کرد ئاخیر جاریشکاریمان کە لەگەڵ هەڵبژاردەی ئێران نبوو یعنی ئێمە لەگەڵ هەر یاریەکە اختیبار بوو بۆ ئێمە مدەریبەکان یعنی بەپێی ئەوەی گۆڵپارێزیان خود یاریزانەکانی هەڵەبژارد بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشی من بوو هەرچی ڕاهێنەرەکە زۆر پاڵپشتی منیان ئەکرد بە تایبەتی ڕاهێنەری گۆڵپارێز زۆر کات پێی ئەوتم ئەوێ شاجوان تۆتان توانایەکی زۆرت هەیە یعنی دڵنیام سرم بەرز ئەەکەیت پێشی وتەموتی دڵنیام ئیشەڵە ئەبی بە باشترین گۆڵپارێز لەم بتوڵەیە غەربی ئاسیا طبعا هەرواش بوو لەخوا بەزیابێت یعنی بوومە جێگەی متمانەی ڕاهێنەرەکەم کە من لە هەموو بتوڵەکە لەلایەن تیپی بەرامبەر و یەک گۆڵم لەسەر تۆمار کرا یاری ئاخیر نەبێت ئەویش لەلایەن دیفاعی خۆمانەوە گۆڵێکم لەسەر تۆمار کرا. مەبەستم ئەوە بوو کاتێکەوە بۆن منە هەڵبژێردرای هەم بۆی عێراق یاخود لە یانی نسووری سعودیە و گرێبەست بۆ هات ماڵەوە خێزانەکە تا چەند هاوکار بوون کە تۆ ئەچیتە دەرەوەی عێراق بۆن منە ئەچیت لە سعودی ئەمێنیتەوە یاخود مودێک لیان دوورە بیت؟ ڕاستی خێزانەکەم زۆریان پێخۆش بوو یعنی هەر یەکەم دقا کە من هەڵبژێرام بۆ منتەخەب عێراق ئەوان زیاتر پاڵپشتی منیانە کرد حتا ئەو کاتەشی یعنی دواتر کە ئەقدم بۆ هاو لەلایەن یانێکی سعودیاوە زیاتر پاڵپشتیانە کردم بە هەموو جۆرێک. ئەی لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق مەعینتم و هەچیە بۆ نمونە پێ دوایە جارێکی دربانگشتی هەڵبژاردەی عێراق بکریتەوە و نزیکترین پاڵەوانەتی کە لەبەرنا چۆن خۆت بۆ ئامادە کردووە بۆ کە پاڵەوانەتی هەڵبژاردەی عێراقکە لە مانگی دوو ئاکرێ ئایا بیر لەوە کردوەوە بچیت لە یاریگای گەورەیە گۆڵپارێزی بکەی یاخۆ تەنها لە یاریگای فوتساڵە گۆڵپارێزیەکەی؟ ڕاستی کاکسیدات یعنی من ئەتوانم بڵێم پێشتر تەجروبەی ساحەی گەورەم کردووە یعنی زۆریش باش بووم بەڵام یعنی من پێم خۆش نییە کە بەشداری لە ساحەی گەورەیە بکەم چی بۆ منتەخەبیان چی بۆ یانەکان بێ هەتا ئێستا یعنی وە قەرارم ویا و بەڵام نازانم دواتر بەشداری ئەەکەم یان نا بەڵام من اختصاصم تەنها فوتساڵە پێشم خۆشە یعنی زیاتر لەو یاریە خۆم ئەبینمەوە تەمۆحەم زیاتر لەو یاریەیە پێم خۆشە لە ئێستاە تەنها لەو یاریە بەردەوام بم. بیر لەوە نەکردەوە جارێکی ترواز لە فوتساڵ بێنی بۆنە بگەڕێتەوە سەر یاری گۆڕپانەوەی یان جیهانەیە گرێبەزی پێشکەش نەکردی بۆی بگەڕێتەوە سەر ئەو یاریە؟ وەڵا ڕاستی زۆر کات بیری لێکەمە کە بگەڕێم و ساحە مەیدان چونکە یعنی ئەوە خەونێکی هەمیشەی من بوو بەڵام یعنی لە لایەک تریشەوە سێر ئەەکەم یعنی سوپاس بۆخوا مستەوام زۆر باشە لە گۆڵپارێزیە نازانم یعنی زۆر کات خۆشم نازانم چی بڕیارێک بم بەڵام یعنی لە ئێستاە تەنها فوتساڵ. تەنها فوتساڵ؟ بەڵێ. ئەگەر بێت و بۆ نمونە لایەنەیەکی ئەوروپیەوە گرێبەست پێشکەش بکرێ بەڵێ ئامادەی بڕۆی؟ بەڵێ بەدڵنیایەوە لەوانی ئەوە خەونی من و یعنی خەونی هەموو یاریزانێک بێ بەدڵنیایەوە. هیچ هەوڵت بۆ ئەم ئامانجە نەداوە بۆ منت پێ بگەی؟ ڕاستی کاکسیدات یعنی من ئەتوانم ئەوەی کە زۆر دڵخۆش مەکات
یعنی لەم یاری ینی کەسانی دڵسۆز زۆر پاڵپشتیم ئەکەن یعنی زۆر کات کە قسەم لەگەڵاکەن یعنی ئەڵێ بۆ لێرە یاریەکەیت ینی تۆ مستحقی ئەوەی کە بچتە ینی یانەکانی ئەوروپا و زۆر کات ینی ئەوان ئەڵێن کە ئێمە هەوڵت بۆین بەڵام یعنی من وتوم ینی حەزەکەم کە لە دەرەوە ینی خۆی بۆن دەکەم بۆ بێنەک ئەوەی کە من خۆم هەوڵ بەم بچمە دەرەوە بەڵام 2000 لەوانەیە ئەوان وەکو پێویست گرنگی بە خولەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست نەدەن یاخود چاوێکی میدیایی ئەوەنە گەوری لەسەر نەبێت تاوەکو تۆ دەربکەوی بۆ نمونە هیچ هەندێک جار کەسی نزیک هەیە بۆ منە لەسەر ئاستی یانەکانەوە ئەتوانرێت ڤیدۆی بۆ بنێردرێ و تاوەکو اختیار چەندین یاریزانمان هەیە بۆ نمونە لە تەمەنێکی لاوێتیا بوون لە تۆپی پیاوان لە یاریگە گەورە کاتێک هەندێک ڤیدۆیان تۆمار کردووە بۆ نمونە نردویانە بۆ یانەکانی ئەوروپا لێوەگرێ بەستیان پێشکراوە یاخود بانگێش کراون بۆ اختیبارکردن و تاقیکردنەوە ڕاستە یعنی من لە ئێستاە ڕاستیانی ئەوەی کە هەبێت ینی ئەوە بووکەوتم ئیشەڵا لە داهاتوە ئەیبێنن ئیتر نازەمان لە داهاتووتر لە دوای ئەو پلانێک کە من ینی بۆم داڕێژراوە نازام لە دوای ئەوە ئیشەڵا بگەم ئەوەی یاننا من کاتی بەرنامەکەم ئەوە نەماوە بەڵام پێم خۆشە باسێک لە مێژووی کۆی یاریکردنی خۆت هەم لە گۆڕەپان و مەدان هەم لە یاری تۆپی فوتساڵ چ ڕووداوێک بۆ نمونە خۆشترین ڕووداوی ژیانی وەرشیت بووە بۆ منە لەوانەیە لە یاری فوتساڵەکە یاریەکە و بێکە هەرگیز لە بیری ناکەیت خۆشترین ساتی یاریکردن یاخود لە گۆڕەپان و مەدانەکە ڕاستی خۆشترین کاتەکانی من ئەوە ینی کە ئەنجامێکی باش بەدەست بێنم بەڵام خۆشترین کات لە مێژوی وەرزشی منە ئەو کاتە بوو کە لە هەڵبژاردەی عێراق توانیمان پلە یەکەم بەدەست بێنین ینی ئەوە بۆ من خۆشترین کاتی ژیانی وەرزشیم بوو ئەگەر ناخۆشترین دیاری بکەی چ کاتێک ناخۆشترین ساتی یاریکردنت بووە ساتی یاریکردن یان هەر کاتی ژیانی وەرزشی هەر لە ژیانی وەرشیدا بۆ من لەوانەیە یاریەکە و بێ ئەنجامەکەی زۆر بەلاتەوە ناخۆش و بێ بۆ منە گروتینێکی زۆر ململانێکی زۆر هەو بێت لە یاریەکە بەڵام ئەنجامەکەی بەدڵ نەبوو بێ یاخود لە یاری گۆڕەپان و مەدان بۆ نمونە کاتێک ڕایانانت بۆ بتوڵەیەک زۆر کردو بۆ خولێک بەڵام ئەنجامەکەی بەدڵی تۆ نەبووە بەڵێ ناخۆشترین کات ینی ئەو کاتە بوو لە هەڵبژاردە عێراقی یەکەم یاریمان هەبوو لەگەڵ بەحرینە 3 دقیقە یاریەکەما بوو چاوەڕێ ئەوەمە کرد کە ئێمە ینی بە گۆڵ بچینە پێشەوە بەڵام شوتێکم بۆ هات ینی چمە پێشەوە زۆر ئاسان بوو ویستم بەدەست بیگرم بەڵام ئیتر چمە پێشەوانی کە بە ئاسانی بەدەست بیگرم بەڵام کاتێک ینی لام کردەوە گۆڵ بوو ئەوە بۆ من زۆر ناخۆش بوو بەڵام لە هەمان کاتشە ینی ئەوەی کە جێ خۆشحاڵی و بۆ من مدەڕیبەکەشم لەوێ هەر پاڵپشتی ئەکردم ینی بگرە زیاتر متمانەشی پێکردم وەکو دوا پرسیار تۆپی فوتساڵی خانمان لە کوردستان پێ دوای لە چه ئاستێکایەوە تا چەند گرنگی پێدراوە لە ئێستاە بەداخۆم کەوکۆ پێشتر نییە چونکە پێشتر گرنگێکی زیاتری پێئدرا هەم لە ڕووی یانەکان و ینی هەم لە ڕووی ئێتیحادی کوردستانیشەوە چونکە پێشتر ینی کاتێک کە خول ئەکرایەوە بۆ نمونە 4 یانەی بەهێز هەبوون کە منافەسەیان نەکرد بەڵام بەداخەوەی ئێستا وانە وەکو خۆشت ئاگاداری ئێستا شاری سلێمانی هیچی چیانەیەکی تیان نییە تەنها هەولێر ینی دوهۆک زاخۆ ئەمانەیە کە یانەی تایە ینی بە خۆشحاڵیشەوە ئەوان ینی کەسانێکن کە پاڵپشتی ئەو یانانە بکەن بەڵام بەداخەوە سلێمانی هیچ کەسێک نییە کە پاڵپشتی بکات لە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکت مابێت دوا قسەت تەنها سوپاسی تۆکەم هیوای سەرکەوتنەوە بۆ خوازم سوپاس بۆ ئەم دەرفەتە جوانت ئێمەش سوپاس دەکەین کەمڕۆ ئەم دەرفەت بۆ ئێمە ڕەخسان و ئەم کاتت بە ئێمە بەخشی بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی شاجوان جەبار گۆڵپارێزی تۆپی فوتساڵی خانمان دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد سوپاس بۆشکە تا ئەم کاتە بینەر و بیسەری ئێمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیراد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن